چیە باسی گەشتیاریشەکەین بۆیە بە پێویستمانزانی کە دوو میوانی زۆر شارەزا تایبەتمەند و تەواوی ئەزمونیان لەم کەرتەیە کۆ کردوتەوە ئەویش بەڕێز ئیبراهیم عەبدولمەجیدە کە وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمەوە بەڕێز نادر ڕۆستی شارەزای بواری گەشت و گوزارە هەردووک لای ئێمە میوانن یەخوا بەخێر بن کاک ئیبراهیم کاک نادر بەخێر بن زۆر خۆشحاڵ بووم جەژنیشتان پیرۆز بێت زۆر سپاس جەژنی جەنابیشتان پیرۆزە کە دڵم خۆش بوو بەجلی کوردیشەوە هاتنەوە ئەوەی دیکە ستۆدیۆتان جوان کردووە یەخوا بەخێر بن کاک نادر ئەمڕۆ جەژنت باش کرد سەرەتا سلااو ڕێزمان هەیە بۆ جەنابت و بۆ بینەران جێژنە پیرۆزە لە تەواوی کارمەندانی ئێوە دەکەین و تەواوی بینەرانی کەناڵەکەی ئێوە دەکەین لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان خۆشحاڵین کە هەموو ساڵێک جەژن بەخۆشی بێت وە بەخۆشی بڕوات و بە ئارامی هەرێمی کوردستان هەر بە ئارامی و لە خۆشی بمێنێتەوە بۆ ئەوەی زیاتر گەشە بکات و زیاتر دڵمان خۆش کات. جا ئەو گەشەی کە ئێستەکرێتی جی دڵخۆشی ئێوەیە چونکە ئێوە هەمیشە تموحتان زیاترە لەوەی کوردستان لە ئاسێکی زۆر بەرزتر و باشترا بێت بە دڵنیاییەوە 21 ساڵە من لەو بوارەی کار دەکەم بە مەیدانی و بە تیۆری و کاری نووسین شم لەو بوارەی کردووە بەردەوام وتومە گەشت و گوزار نەوتی ئایندەی کوردستانە تەنانەت یەک کتێبم بەو ناوەیە کتێبێکم بەو ناوەیە گەشت و گوزار ئایندەی نەوتی کوردستانە یعنی پێش 20 ساڵ پێش ئێستاکە تێڕوانینی من ئەو هابووە کە ئەو کاتی تەنیا 370,000 گەشتیارێک داد بۆ هەرێمی کوردستان ساڵانە ئێستاکە مانگانە لە مانگانە زیاتر لەوەی دێت کەواتە تێڕوانین و بۆچوونەکانمان لەسەر گەشەکردنی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان تێڕوانینەکی دروست بووە و بۆ داهاتوش تێڕوانینی گەورەترمان هەیە کە کوردستان ببێتە پێگە و ناوچەیەکی زۆر بەهێزی گەشتیاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوە هیچ گومانی تێدانە بەڵام بەمەرجێک ئێمەی ئیدارەکردن و ئێمەی بەڕێوەبردننی گەشت و گوزار لە کەرتی گشتی و لە کەرتی تایبەت بتوانین وەکو پێویست خزمەتی ئەو بنیادە یا خزمەتی ئەو سەرچاو و ژێدەرانە بکەین کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە ئەمە بەیەک لایەن ناکرێ وەکو تۆ ئەڵێی بە ئێمە بەڵام بەو هاوڵاتیە شەکرێکە لە ماڵەوە دانیشتووە و لەوانەیە کار و کاسبی و پیشەیەکی دیکەی هەبێ چونکە کەرتی گەشتیاری و ئەوەی تو ئەیڵێ ئەو تموحی تۆ هەتە لە ئاست ئەم کەرتەیە کە بگاتە ئاستی داهاتی نەوتی ئەوە ئەرکی مناڵێکی ئەم کوردستانە شەکە جێبەجێ بکە جا بۆیە قسەکە دروستە 100% ئەرکی هەمووانەکە بیپارێزین کاک ئیبراهیم تۆ چۆنی ئەمڕۆ جەژن باش بەڕێکرد جەژن باشە بەڵام من بە پێی ئەوەی کە وتەبێژی دەستەی گەشت و گوزارم عادەتەن لە بۆنەکان من زۆر لە ماڵەوە نابم هەر لەگەڵ کەناڵەکان زارزارە گلەی هەسەرەکەم دێتەوە سەر بەڵام ئاساییە من بەهۆی حاڵەتی تایبەتەوە ئەمڕۆ نانی بەداخەوە دەی لە شتابێ بەڵام ئەو ئەرکەی ئێوەش ئەیکەن بێگومان مادەم لە پێناو خزمەتکردنی کوردستانە ئێمە باکێکمان بە ماندووبوون نییە لەشتان ساخ بێستان خۆش بێ سەرکەوتوو بن دۆخەکە باشە جێ ئەوەیە قەی ناکە کە جێ دڵخۆشی تۆ گرێتەوە کە گەشتیارێکی باش هاتبێت بەدڵنیاییەوە جێگەی دڵخۆشی ئەو ئاماژانەی کە هەن کە ئێمە لە پەیوەستیانی بۆ بۆنەیە باسەکەم کە لە تیمە مەیدانەکانمان وەریەگرین ئەو فیدباکەی وەریەگرین فیدباکێک زۆر دڵخۆشکەرە ژمارەی ئێجگار زۆری لە گەشتیاران ڕویان لە شارەکانی هەرێمی کوردستان کردووە ئەو ژمارەیە سات لە دوای ساتیش لە بەرزبوونەوەیکی دراماتیشدا بۆ پێی کە عادەتەن لە ڕۆژی یەکەمی جەژن خەڵکی زیاتر پابەندی ئەرک کۆمەڵایەتیەکانە سەردانیکردنی یەکترەکەن بەڵام بە پێ ئەزمونێ هەمانە لە ڕۆژی دووەمی جەژنەوەی تر ژمارەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە و ئەوەی گرنگی شەیمە هەرێمی کوردستان هەموو ئامادەکاریەکمان کردووە ئامانزی سەرەکی ئێمەش دەبان تەنها ئەوە نییە کە پێشوازی لە ژمارێکی زۆری گەشتیار بکەن لە پاڵ ئەوەشدا دەمانەوێ شێوازی پێشوازیکردن لە گەشتیاران لە ئاستێکدا گەشتیار گلەیەوە کە ڕاستە ئەوان ژمارێکی زۆریە بەڵام زۆر جارش گلەیەوەکەن ئەڵێن هەندێک چێشخانە و ڕێستۆرانت و هۆتێلەکان هۆتێلنا ڕێستۆرانتەکان داخراون ئێوە ئامادەکاریوەتان کردووە یاخود ڕەچاویەوەتان کردووە لە ئەم چەند ڕۆژە بەکراوەی بمێنەوە خۆی پێش بۆنەکان ئێمە زنجیرەیەک کۆبنەوە لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان ئەنجامەدەن و مەبەستی ئامادەکاری تەواوی بنهێ گەشتیاریەکان لە نێویشیاندا ڕێستۆرانتەکان ڕاست پێدراون بۆی کە لە ڕۆژانی جەژن و پشوکراوە بن بۆی گەشتیاران بتوان سود لە خزمەت گوزاریەکانیان وەربگرن تەواوی ڕێستۆرانتەکانەوەی مۆڵەتی گەشتیاریان هەیە
زۆرینی هەرە زۆریان دەتوانم بڵێم بەتابەتی ئەوانی کە دەکەونە سەر ڕێگا سەرچیەکان من باسی ڕێستۆرانتێک ناکەم ینی لەلا کۆڵانەگەیانە شوێنێ بەڵام ئەوانی تر هەمووی کراونەتەوە و چەند ساڵێکیشە خۆشبەختانە ئێمە لەو ڕۆوە زۆر ئاستەنگمان نیە ساڵان هەرنا لە ڕووی باڵێ بێگومان ئاگادار کراونەوە ساڵانە ئێمە ساڵانی پێش و نەکرد تەنها ڕێستۆرانتەکان شوێنی مانەوەش ئێمە کەم و کوڕیمان هەبوو زۆر گەشتیار لە ناو پارکەکان دەمانەوە شوێنێک نمونانی لێ بخە بەڵام ئێستا بارودۆخەکە زۆر باشترە تەبان ئەو باش بوونەش بەهۆی ئەو پێشبەچوونەیە کە کەرتی گەشتیاری بە تایبەت دەسەردەمی کابینە نوێن بەخۆیەوە بینی دوای ئەوەی کە کەرتی گەشتیاری خرایە ئەولەویەتی کارنامەی کابینەکە ئەوەی گرنگ بکە ئەم ئەولەویەت پێدانە هەر لە چوارچەوەی گفتار و استراتیژیت نەمایە بەڵکو لە ئەرزی واقع بە شێوەیەکی پراکتیشی ڕەنجی دایەوە ئەگەر بە داتا باس بکەین ئێمە تەنها لە 5 ساڵدا زیاتر لە 80 پرۆژەی گەشتیاری بە سەرمایە 7 میلیارد و زیاتر لە 500 میلیۆن دلار ئەنجام داون تەنها پارساڵ لە ساڵی 2025 39 پرۆژەی گەشتیاری مۆڵەتی وەبەرهێنانیان پێدراوە کە سەرمایەکەی زیاتر بۆ لە 345 میلیۆن دلار ئەمانە وایان کرد لە ڕووی ژێرخانەوە بچینە قۆناغێکی تر لە ئێستادا ئێمە لە هەر شەوێکدا دەتوانین پێشوازی لە نزیکەی 100,000 گەشتیار بکەین سەرڕای ئەوەی کە هەرە سەردەمی ئەم کابوونەیە زۆرێ لە سێکتەرەکانی تریش هاوتەریب لەگەڵ کردی گەشتیاری نەشونمایان کرد کەمە وای کردووە ڕاستەخۆ کاریگەری لەسەر زیاتر بەرەو پێشتر کردی گەشتیاری وەکو ڕێگا و بەنداوەکان ئەمانە هەر هەمووی بەڵێ خۆی بابەتێکی فرە ڕەهەندە گەشت و گوزار و پێشخستنەکەشی بەڕاستی تەنها بە دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی ناکرێت بەڵکو پێویستە تەواوی ئێلانەکانی تری پەیوەندیدار وەزارەتەکانی تر هەریەکە و بارچ خۆی هەڵسێ بۆەوەی دوجار بتوانین بگەین بەو ئامانجی کە وەکو مامۆستای بەڕێزم ئاماژەی پێدا گەشت و گوزار بکەین بە جێگیرەوەی سەرچاوەکانی تریدا الله هەروە بێ هەڵبەت ئێمە خوا پێداوی سروشتەکەمان هەیە کەشەکەمان هەیە ژینگەکەی لەبارە بەڵام ئەوەش پێویستە کە ئەو پرۆژانە جێبەجێ بکرێت چونکە وردە لە جیهان پێویستی بە پێشکەوتنی زیاترە بۆ مانەوەی گەشتیار کاک نادر تۆ هەمیشە ئەتبینم لە سوشیال میدیا باسیەوەکەی خودت بڵاوێکی تۆ ناوچە گەشتیارەکان چەند جوانە و زانیاری تەواو دەی لە سەر بۆم جەژنە کوێ خۆشە لەخوا بە زیاد بێ ئەم ساڵەکە کە بارانێکی باش باریوە کوردستان زۆر جوان سەوز بووە ڕاستە زۆر باشە تا ئێستا زۆر باشە لە زاخۆ پێداوەرە هەتاکو دەگاتە ناوچەی هەورەمان بە تایبەتی ناوچە چیایەکان لە ئێستاشدا هەروەکو ئەو دیمەنەی لە پشت شاشە دیارە لەسەر شاشە دیارە ئەوە هەر ئەوە واقعەکە ئێستا ڕێک ئاوایە ئەو واقعی ئێستاە چونکە من ئەو هەفتەی ڕابردی لە پڕژێ بووم گەڕانێکم بەو شوێنانە هەمووی داکرد سروشتێکی ئەوەندە جوانە هەستەکەی لەگرت پێ دەکەنی ئەوە هەستەکەی هەموو وەرزەکانی تیابینی لە لوفتی چیاکەوە زستانە بینی هەتا ئاگاتە گوڵ و گوڵاڵە سوورەکان کە ئاگاتە بەهار هەموویە بینی لە یەک چواردەوری خۆتە ئەوەنە جوانە بە دڵنیایی بۆیە گەشتیار دەتوانێت سەردانی هەر یەک لەو شوێنانە بکات بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئێمە کە گەشتیارێت دڵمان پێخۆشە لە ناکاو هەندێک جار دڵمان ناخۆش دەبی لە چییە؟ بەهۆی ئەوەی کە گەشتیاران و هاوڵاتیان لە پاراستنی شوێنەکان پابەند نینە لە هاتوچۆی ڕێگاوبانەکان پابەند نینە هەندێک جار مەترسی بۆ سەر ژینگە بۆ سەر هاوڵاتیان بۆ نمونە زۆر جار وەکو بینیمان لە کەناڵەکانیش دیاردەیەکی ناشیرن پەیدا بووە کە پەمپی سبوغ لەگەر خۆیان دەینن لەسەر بەرد و دیوار و لەسەر بنەدارەکان دەنووسن ژینگە پیس دەکەن بەڕاستی ئەمە دیاردەیەکی ناشیرنە سیمایەکی زۆر ناشرینی هەیە باشە کاک نادرەوە بە چی چارەسەرەکرێ وەڵاوە تەبان من و کاکی ئیبراهیم لە مێژە پێکەوە کار دەکەین لەبەرەوەی کە من بەڕێوەبەری وتەبێژ و بەڕێوەبەری ڕاگاندن و کاکی ئیبراهیم فەرمانبەر بوو لە گەرم یەکێک لە فەرمانبەرە هەرە چالاکەکان بە شانازیەوە بەڕێوەبەری من بووە بۆ ساڵانێک و وەکو مامۆستای من بووە سوودم لازم نەکانی باشن هەم قوتابێکی باش گەورە کوێستا گەشتۆتەوە من شانازی پێوە دەکەم منیش شانازی پێوە دەکەم هۆیەوەی کە ئێستا ئەرکەکانی خۆی بە جوانی بەڕێوە دەبە جەمە بەستم لەبەر هەندێ ناوم هینە زیاتر ئەرکەکە دەکەوێتە سەر بەڕێزیان کە ئێستا کە بە فەرمی لە شوێنێکیە دەبێت کاری لەسەر بکات کاتی خۆی منیش کە لەوێ بووم کە و کارانەمان دەدیت ئەو بیاخوبرێنە و دیاردەناشیرنانەمان دەدی هەردەستان پەیوەندیمان بە لایەنی پەیوەنددار بە ئیتر ئاسایش باە ئیتر بازگەکان باە بەڵام ئەوەی زۆر گرنگە چارەسەرکردنەکەی بە وەکو پێشنیار باسی بکەین ئەوە دیتمان دیار دەکە ناشیرنە بەس وەکو پێشنیار بەڕای من دەبێ ئێمە زۆر بەڕێکخراوەی کار لەسەر ئەوەی بکەین بەر لە گەر گروپە گەشتیاری و لەگەڵ ڕێکخرانی گەشتەکان بکەین کە بتوانین
هەموو ئەو کۆمپانیانی گەشتیار لە دێنە هەرێمی کوردستان لە خوار و ناوەڕاستی عێراق لە ڕێگای چەند کۆبوونەوەیەکە لەگەڵیان دابنیشیان لە ڕێگای چەند وەرکشۆپێکە یان دیدارێکە ئیتر ناوی چی لێ دەنێن گرنگ نییە گرنگەوەیە بەڕون و ئاشکرا پەیامیان پێ بگەینین وەکو پەیام و هۆشیاری بەڵام لە هەمان کاتیشە بیان خەینە ژێرباری کۆمەڵێکی التیزامات کە ئەگەر بێت و ئەو سەرپێچیانە لە هەر یەکێک ڕوو بدات دەبێت سزا بدرێت و پێشنیارێکی دیکە پێویستە ئەمە بە فەرمی بازگەکانیش ئاگادار بکرێنەوە لە کاتی پشکنین و هاتنە ناوەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بەڕاستەی ڕێگا پێ نەدرێت لەبەر چ سیارەیەک پەمپی سبوغی پێبی یعنی هۆکار چییە خۆ سبوخ چی نییە نایە کوردستان سبوخ کات کەواتە دەبێت ڕێگری لێ بکرێت دەبێت بازگەکانمان زۆر بە ئاگایانە مامەڵەیان لەگەر بکەن و بە هیچ شێوەیەک ڕێگری پێ نەدەن یەکەم کەس بەرپرس خاوەنی کۆمپانیاکەیە لەو بوارەیە دووەم خۆمانین کە بازگەکان سێمین دامەزراوەکانی گەشتیاری بەڕێوبەرایەتەکانی ئێمە دەبێت بە هەماهەنگی لەگەر سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان چاوکراوە بن یعنی بۆ نمونە دەستنە سەیرانگە سروشتی کراوە ئۆپننا ئەوە ڕەنگە کەمێک سەخت بی چۆن سەختە زبڵ فڕێدان لە سروشتێکی کراوە هەم لە پاکردنەوەی سەختە هەم لە چاودێریکردنی سەختە و هەمیش لە ڕێگریکردنیشی سەختە بەڵام ینی دەکەوێتە سەر هۆشیاری ئەو گەشتیارەکەیت بەڵام لەم کاتێکە ئەم گەشتیارەیەتە ئەم ناوچەیە ئەگەر ببینێ ماڵەکەی تۆ خاوێنە بێگومان حەزەڕێک ئەکا سڵێک ئەکاتەوە لەوەی کە پیسینەکە جا کاک نادربووی کە بزانین ئێستا لە دەواازەی برایم خەلیلەوە چۆنە ئەوەش بێکەوە بینەر بن هاوکارانم لەوێن گەشتیار وردە هەریەت لە دوێنێ و چەند ڕۆژێکەوەتون و ئەم ڕۆژ کە لەگەڵەوە یەکەم ڕۆژار بەردەوامە بۆی هاوکار مەهڤان مەجیدم لەگەڵە بێت لە دەواازەی برایم خەلیل مەهڤان سڵاو لەبێت ئەم کاتت باش زانیاریەکان لای تۆ چییە ئەو ڕێکارانە چۆن بەڕێواچێکە لە دەواازەکە گیراوەتە بەر بۆ پێشوازی لە گەشتیار حاجة دماتا باش بتن لدروازه نافدلات إبراهيم خليل رنجا لجلك سازين حكومات جبركو ججنا بهم ودام بت ليل أبي دروازه 24 دمجميران داما فرمية بواوي چنده هم برایکا کرت بازرگانی کو بازرگانی لعوی درگاهی بردوامه همجی گشتیار بجماره کا زور جبرکو ججنا بهم ودان قصتا هرما کردستان کن هند جوانا کرد بخانه کج اوروپا برای گاوی درگاهی دینا نوا هرما کردستان و حتی کو ولاتین ترک جی ولاتین بیانی جی هر برای درگاه ناف دولتی ابراهیم خلیل اینا نوا زاخودا درگاه ناف دولتی ابراهیم خلیل کارمندین خراس پاردینه بو اوه چنده به باشترین شواز پشوازی لگشتیار هم کن هر چند اجبر کو قربالغی هدی جبر هاتنه پیداد بتن جمارا خلک زیاده تر اینا نوا اوی درگاهی دا ل نابت اگری اوی چنده جی کو دلتنگی و دل ناراحتیش بوی هاتنا گشتیارم پیدا و بدل کو باشترین شواز پیشوازی لوانات کن دیاره درگاه نوکدا وکیلی دیمانان دا دیاره گشتیار اینا نوا هرما کردستان و هم جی برای که اوی درگاهی جی کردستان جی دچنا ترکیه و باشیرندی و هم ولات اندیجی هاجا پیشتر بریا کوزا خوب بتا اداره کا سربخو بری کو گرینگی بکرته گشتیاری به اویش وازی بتا دان کرنیش زاخو بتا درست کردن کل ها شینواری بازار کون اف جهن شینواری همین جهن گشت و گذاری بین درست کردن خلک زاخو تایبتی و پارزگاه دو که گشتی گلک شماره کا زیده قستا ولات ترکیه کردنش بوی بهم ودان جشنه لیوا کومت گل نویسینگهن اینانو برنا گشتیاران که سنوی داره سربخویا زاخو عود بیشن نوکه دا خواستا خلکه لسر چونه نینه بلکو برو واجه خلکه بیانی طایبتی جی ترکیه ایتنا نوا هرما کردستان برای که اوی درگه ناف دولتی و طایبتی جی لزاخود مینن حتی که دهی اوی دمی جی که هر دگشت آبوری دا هاجه ما بحث لیکر اوتیل زاخو قپات ببون همی حجز ببون هیچ جوره که خالی نما بو باوی چنده گشتیارم پیشی کو سردان زاخوب کن جه هوا ناخوا مکم کربون جه هوا ناخوا گرد بون که واتا خارنگه اوتل موتل 24 دمجمیران وکرینه و بازار زاخوجی چبوی هاد نگشتیاران ده پیشوازیه تایا مهڤان مەجید لە دەواازەی برایم خەلیلەوە لەگەڵ مان بووی سوپاس مێڤان دەست خۆش بۆ زانیاریەکانت کاک ئیبراهیم ئەوەی کە لە ماوەی ڕابردووە گەشتیارێک هاتبێتە هەرێمی کوردستانەوە بۆ ناوچە گەشتیاریەکان کە تۆ زۆر سیر بوو بێ بەلاتەوە گەشتیاری بیانی بوو بێ نەک ناوە ڕاست و خواروی عێراق یا ئەوەی کە ئێمە بیستومانە چی وڵاتێک بواتوە دیارە دوای ئەوەی کە ئەو بژانەوەی لە سێکتەری گەشتیاری هاتەکایەوە ما ڕەنجیدایەوە لەوەی کە
ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتیش زیاتر بێ مەبەستمان لە گەشتیاری نێودەوڵەتی ئەوانن کە لە دەرەوەی سنوورەکانی عێراقەوە دێن وڵاتانی دراوسێ بن یاخود کەندا و ئەوروپا وڵاتانی تری دنیا بن زیاترین پرۆژە گەشتیاریەکانمان فرەسەشنبوونی چالاکی گەشتیاریەکان بۆن من هەر لە وەرزی پایسکە وەرزی سستبوون و متبوونی گەشتیاریە ساڵی ڕابردێمە نزیکەی 20 فستیڤالمان ئەنجام داوە بەشیان بە هەمانجی لەگەڵ لایەنەکانی تر بێندا بەشیان ڕاستەخۆ گەشت گوزار سەرپەرشتی کرد ئەم چالاکیە زۆرا و زۆرانە وای کردووە کە سەرنجی گەشتیاران زیاتر بێتە سەر و هەرێمی کوردستانیش خۆتە زانیم خاوەنی سەدان ڕەنگە هەزاران شوێنەواری دانسقە بێ کە ئەمە بەلای گەشتیاری نێودەوڵەتیەوە وای کرد لە وڵاتێکەوە گەشتیار بێت وڵاتانی دراوسێ دواتر وڵاتانی کەندا و وڵاتانی ئەوروپاش دێن و ئەوەی کە بەلای ئێمەوە سەیرە گەشتیار بە گروپات دێن یان ئەوانەی کە وەکو گەڕیدەیەک دێن بە ئۆتۆمبیلەکانی خۆیان دێن کە دیارە ژمارە زۆرە لە ئەوروپاوە لە هەموو وڵاتانی ئەوروپاوە دێن بە ئۆتۆمبیلی خۆیان دێن چەندین وڵاتە گەڕێن و هەرێمی کوردستانیش وەکو وێزگەیەکی خۆیان هەڵەبژێرن ئەوە زۆر بەلای ئێمەوە گرینگە و بەردەوام ئێمە هەوڵمانداوە لە ڕووی لۆجیستیەوە ئاسانکاری تەواویان بۆ بکەین لە سوشیال میدیا بینی چەند گروپێک ینی بە شێوەی گروپ خۆیان هاتبوون لە بەنگلادیشەوە جیالەوەی کە لێرە کاریان هەیە لە وڵاتی ینی زۆر دوورەوە هاتبوون و سەردانی سلێمانیان کردبوو ئەوانە لای ئێوە تۆمارەکرێن لە ڕووی لۆجیستیەوە ئاسانکاری تەواویان بۆ دەکرێت زۆر جار مەسەرەن دەستنە سنووری بەڕێوەبەراتی با بڵێن گەشت و گوزاری سلێمانی لەوێ ئێمە کەسێک لە بەڕێوەبەراتێکە لەگەڵیانە بێ ئاسانکاریان بۆکان لە ڕووی هاتوچەوە ئەتەمان زیادبوونی ئەو ژمارە گەشتیارانی نێودەوڵەتی شەر لە خۆنەوە بەڵکو زۆر هەنگاو جیرانە بەر لە سەردەمی کابینە نوێ بۆ نمونە پێدانی ڤیزا زۆر ئاسان کرا ئێستا گەشتیاران ڕاستە خۆ سەردانی هەرێمی کوردستانەکەن لە فڕۆکەخانەکان و لە دەروازە نێودەوڵەتیەکان ڕێکارەکانیان بۆ دەگیرێتە بەر بابەتێک تریش کەوای کردووە هەرێمی کوردستان زیاتر ببێتە جێی سەرنجی گەشتیارانی نێودەوڵەتی ئامادەجی شاندی دەستەی گەشت و گوزار و وەزارەتی شاروانی و گەشت و گوزار بووە لە کۆنفرانس و کۆڕبەند و فستیڤال و پێشانگانی دەوڵەتی گەشتیاریەکان بەڵێ هەر بۆ نمونە ئێمە لەوەی دو ساڵی ڕابردوو بەشدار بووینە لە پێشانگە هەرە بەناوبانکانی دنیا لە ئیسپانیا ئەڵمانیا تورکیا ئیمارات لەمانە بەشداریمان کردیا ئەو پێشانگایانە بۆ ئێمە دەرفەتی زێڕینی ڕەخساندووە بەڕاستی کە لە نزیکەوە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان دامەزراوە و گەشتیاران بکەوینە گەفتگویان بۆ هەرێمی کوردستان هاوکات بابەتی تریش هەن کە وای کردو هەرێمی کوردستان زیاتر بێ بەجێی فۆکەسی گەشتیارانی نێودەوڵەتی ئەویش ئەو ناوبانگە جوانی هەرێمی کوردستانە هەم لە ڕووی ئاسایش و تەناهیەوە و هەمیش لە ڕووی ئەو جوانی و ناوازی و دڵڕفێنەی کە لە سروشتەکەی هەیەی کە وڵاتی چواروەرسەیە بۆ نمونە لە ساڵی ڕابردوو دوو بۆنەی زۆر گرنگ ڕوویاندا یەکێکیان لە کۆتایی ساڵی 2025 شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان لەسەر ئاستی کیشوەری ئاسیا بە باشترین شار هەڵبژێردا لەلایەن گۆڤارێکی بەناوبانجی ئەمریکی بە ناوی کۆندێ ناسراف لە دیارە ئەم گۆڤارە لەلایەن کۆمەڵێک لە کەسانی ئەکادمی و پسپۆڕی بواری گەشتیاری بەڕێوەبەر پێشتر دراسیان لەسەر کردو بەدڵنیاییەوە کۆمەڵێک کرایتریا پێوەەر هەیە بۆ ئەوەی شارێک هەڵبژێردرێ بۆ منە لە شاری هەولێر سەرڕای ئەوەی کە شارێکە شارستانە دێوە دەست پێ دەکا قەڵای دێرینی هەولێری لەیە لەگەڵ ئەوەشدا گەشتیار لێک کاتا دەتوانێت هەم مێژوو هەم مۆدێرنەتە ئەو شوێنانەی کاگەبراهیم باسی کرد شوێنەوارەکان ئەمانە تا چەند ڕۆڵیان هەبووە لە ڕاکێشانی گەشتیاری بیانیە خۆی گەشتیاری بیانی ئامانجی لە گەشتەکان زیاتر لایەنە کللتوریەکانە بە شێوەی گشتی لە ناویشیاندا شوێنەوار ئامانجێکی تایبەتی سەردانیکردنی گەشتیارانی بیانیە چونکە ئەوان لە گەشتەکانیان گرنگی بە هەموو ئەو لایەنە ئیتر ئەو لایەنی شوێنەواری ئاینی بی شوێنەوارێکی شارستانی بی مێژوێکی دێرین بی بە تایبەتی ئەو معالمانەی کە بەرچاون یاخو ناوبانجیان هەیە و ئێمە لە هەرێمی کوردستان دوو بابەتمان هەیە بەیەکیان معالمەیەکیشان هەر شوێنەوارە ئەوانە شوێنەوارەکان زیاترەوانە کە لە ژێر زەوینە و کنە و پشکنینی تێدەکرێت دواتر بە دەردەکەون و بەڵام زیاتر ئەو معالمانەی کە بەرچاون ماونەتەوە گرنجان هەیە شوێنەوار زۆر گرنگە بەڵام لە شوێنەوارە ئێمە هەرچەندە کەم تەرخەمیەکەیە بە شێوەی گشتی کە نەمانتوانە بە شێوەیەکی سیستەماتیک شوێنەوار بکەینە بە گەشتیاری بکەین یان بیکەینە جێی سەرنجی گەشتیاران ڕان بچێشن لە چەند ساڵی ڕابردوو لێرە و لەوێ تاکوتی کاری لەسەر کرایە بەڵام من باسی بە سیستەماتیکردن جیاوازە مەسەلەن بۆ نمونە ڕێنماییەکی تایبەت دەربچیت کە ئەو ڕێنمایە لە ئەلفەوە هەتاکو یا باس لەوەی دەکا شوێنەوارەکانمان چۆن
لە بەردێکی مجرد بکەینە شوێنێکی گەشتیاری کە گەشتیار بێ هەموو جۆرە خزمەت گوزاریەکانی هەبیت و داهاتێکیش باشیش بدات بە مؤسساتی گشتی حکوومەت و لە هەمان کاتیشە کەرتی تایبەتی سوودی لەوەرگرت و لە هەمان کاتیشە ببنە هۆکاری ئەوەی گەشت و گوزار پێش بخەن و شوێنەکانی دیکەش سوودی لێوەربن چونکو ئەمە پاکێجەکە گەشت و گوزار من کتێبێکم هەیە کاکی بەڕایم خوێندیتەوە زیاتر لە چل جۆری گەشت و گوزارم هەر بەناوی جۆرەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان زیاتر چل جۆری گەشت و گوزارم لە هەرێمی کوردستان باس کردووە هەمویان تەواوکەریەکن یەکێک لەوانە گەشت و گوزاری شوێنەواریە گەشت و گوزاری شوێنەواری لە هەرێمی کوردستان دوای گەشت و گوزاری سروشتی دێت ئێمە سروشتێکی زۆر بەهێزمان هەیە بەڵام لە دوایوی لە بەهێزیە گەشت و گوزاری شوێنەواریە ئەوجا گەشت و گوزاری ئاینیە ئیتر گەشت و گوزارەکانی دیکەش هەموو جۆرەکانی دیکەش هەمووی زیاتر لە چل جۆری لە هەرێمی کوردستان هەیە بەڵام تا ئێستا کە ئێمە کە نەمانتوانی وەکو پێویست کە ڕەنگە پێنجدانەیەکی وەکو پێویست ئیشی لەسەر کرابی بەڵام هێشتا ئەمانەش بە سیستەماتیک نییە سیستەماتیک زۆر جیاوازە لەوەی کە ئێستاکە بە شێوەیەکی گشتی و هەرەمەچی هەموو گەشەیان کردیە هەندێک جار شوێنە گەشتیاریەکانمان لە خۆیان گەشە دەکەن بۆ نمونە باسی شوێنەوار دەکەی شوێنەوارەکانمان هەیە بەبێ ئەوەی هیچ خزمەت گوزاریەکی هەبی گەشتیار سەردانی دەکات لەو کاتەیدا ڕاستە سەرنجی گەشتیار ڕادەچێشی بەڵام مەترسی لەسەر شوێنەوارەکەی بزەبت من ویستم ڕێک ئەوە بڵم هەندێک شوێنەوار هەیە ڕاستی ئەگەر لە هەر وڵاتێکی دیکەیە ببێت ئەوەی کە ڕووی تەیەکە ئەوی پارێزێ ئەمە دروستە ینی شوێنەوار شتێک نییە کە نەحکومەت نەکەرتی تایبەت بتوانێت بیپارێزێت چونکە جاروایکەش و هەواش کاریگەری بەڵام لێرە هەندێک سیمای زۆر ناشری نەبینین بە بۆ یاخێک دڵ و تیرێکی لەسەر نووسرا و ئاخێک و حرف و نازام بۆ ئەمە دروستەکرێت لەم شوێنەوارانە چۆن ڕێگە ئەدرێانی بۆچی سەرچاوی چیە وای کردووەکە کەسێک ئەوەندە ڕێگە بە خۆی بات کە ئەو شوێنەوارە بە ناشری نەدانێ بابەتێکی گرنگەوەی جەناو دواسەکەی تەمان من گەڕیدەیەکم بەناو کوردستانە ئاگەڕێم جگەلەوەی کە نووسەرم جگەلەوەی کە 12 ساڵ لە دەستەی گەشت و گوزار کاری مەیدانیم کردووە ئەو کاتی و ئێستاش دەگراوی بەردەوام دەگەڕێم هەندێک شوێن گەڕاوم لە ناوچەکانی کوردستان تاکو ئێستاکە خودی شوێنەواری ئەو سنوورە نازانێ ئەو شوێنە لە سنووری وەیە نازانێ بەمانای ئەوەی ناکە هەر هیچ علمیان پێێنێ بەڵام هەشە شوێنەیە تازە سەختە یان دوورە چونکە بە ئەو شوێنای مەدەچین 3 سعات 2 سعات سعاتێک کاژمێرێک بە پێ دەڕۆن هێتا دەگەینێ بەڵام مەبەستم چی ئاماژەت پێ بدەم مەبەستم ئەوەیە هەندێک لەو شوێنەوارانە یان شکێنراون یان ئاگریان تێکراوەتەوە یان تەنانەت شوێنێکم دی نارنجۆ قومبەلیان لە بندانابوو تەقاندبیانەوە تەنانەت لەو ئاخیرەی شوێنێکم دیت بڵاویشم کرد و ڤیددیۆکەم بڵاو کردەوە کە 2 ساڵ پێشی ئێستاکە شوێنێکی زۆر نەوازە و دەگمن بوو سروش بوو دروستی کردبوو کوپەیەک دروست ببوو لە ئەنجامی دڵۆپە ئاو لە کوپەیەک تقریبا نیوەی بەژنی من بوو ئێستا کە داری دووەم کە سەردان کرایەوە دەبینین کوپەکەشکا ڤیددیۆ کۆنەکەم بینی ئەمن نەمدیت بوو بە ساغی بەس ڤیددیۆ نوێیەکەم کە من بەخۆم گرتم ئەوەندە خەفتم خوارد ئەوەندە نیگەران بووم جگەلەوەی وەکو ئاماژەت پێدا ئاگرتێکردنەوە بۆ یاغ دەستکاریکردن پێ هەڵگەڕان بۆیە من لە هەموو ڤیددیۆیەکانم ناوی شوێنەکان ناڵێم دەڵێم تاکو باشە جا کاک برایم ئەو پرۆژە گەشتیاریانەی کە کراوە چی کاریگەری هەبووە لەسەر ڕاکێشان و زیادبوونی ئەو ژمارە زۆری کە هەبووە و پێویستەکە لەمە دووە چی ڕێگەچارەیە بگیرێتە بەرکەتکایە ئەو پرۆژانی ئەنجام درراوە بە باشی بەڕێوە بچێت نەک دوای 2 ساڵ بەهۆی ئەوەی کە زۆر زەختی لەسەر بۆیان گەشتیار خزمەتی نەکردووە یان چاودێری نەکراوە بەداخەوە پرۆژەکە لە پرۆژێکی گەورەی استراتیژیەوە گەشتوتەوەی کە دەستبەری بۆی نۆژەنی بکەیتەوە بێگومان زیادبوونی پرۆژە گەشتیاریەکان و فرەسەشنبوونی چالاکی گەشتیاریەکان پەرەپێدانی زۆرە جیاوازەکانی گەشت و گوزار ئەمان هەمووی هۆکار بن بۆ ئەوەی کە ئێمە ساڵ لە دوای ساڵ ژمارەی گەشتیارانمان زیاتر بکەین ئێمە ساڵانی زوو بەڕاستی گەشتیار تەنها لە وەرزی هاوین سەردانی هەرێمی کوردستانە کردیان تەنها لە بۆنەکان بەڵام ئێستا خۆشبەختانە دەتوانینەوە بڵێن کە ئێمە لە هەرێمی کوردستان قۆناغی گەشت و گوزاری یەک وەرزەمان بڕیوە ئێستا لە تەواوی وەرزەکانی ساڵ بەڕێژە و ژمارە جیاواز بێتمان تا ئێستاش ئێمە وەرزی زێڕینی گەشتیاری ئێمە هاوینە بەڵام لە وەرزەکانی تریش ئێمە گەشتیارمان هەبووە بۆ پاراستنی پرۆژە
گەشتیاریەکان ناوچە گەشتیاریەکان لە ڕووی ژینگەییەوە یان ئەو شوێنەوەرانی کە مامەسای بەڕێز ئاماژەی پێ دەکەم من هاوڕام لەگەڵ تێبینەکانی بەڕێزیان ئێمە لەسەر چەند ئاستێک بەڕاستی کار لەسەرماکەین ئاستێکی پەیوەست بە ژینگە پارێزی بۆ لە سەرجەمی بەڕێوەبەراتێ گشتەکانمان مانگێک زیاترە کەمپەینی پاکردنەوەی بەردەوام بە هەماهەنگێ لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیداری ژینگە پارێزی دەستی پێ کردووە باشە ئەمە ناکرێ یعنی تۆ هەموو جارێ ئەوان پیسیکەن ئێمە باکیکەینەوە ئەوان ئێمە چاکیکەینەوە چارەسەری بنەڕەتی چیە؟ چارەسەری بنەڕەتی ئەوەیە کە ئێمە پێمان وایە دوو بابەتە یەکێکیان دامەزراندنی پۆلیسی گەشتیاریە کە خۆشبەختانە ساڵی ڕابردوو ڕەزابەندی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووبەوەی کە ژمارەیەک لە پۆلیسی گەشتیاری دابمەزرێن لەسەر میلاکی وەزارەتی ناوخۆن ئەوەندەی ئێمە ئاگادارین ئەم بەڕێزانێک کە داوایان پێشکردن و چاوپێکەوتنیان لەگەڵ کراوە بەڵام چاوەڕێی ئەوەین کە دەست بەکار بن کاریان لەگەڵ بەڕێوەبەراتەکانی گەشت و گوزارە بێ ئەمە قۆناغێکی زۆر باش دەبرینەوەی کە ژینگەی ناوچە گەشتیارەکانمان پەرستن بابەتێکی تریش کە بە فەرمی ناساندنی ڕێبەری گەشتیارە دیارە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئێمە لە ئێستادا ڕێنماییەکی تایبەتمان هەیە بە ڕێکخستنی پیشەی ڕێبەری گەشتیاری ئێمە لە ژێر چاودێری ئێوەیان ئەو ڕێبەر و ئەو تیمانێک کە دروستە بنە و گروپانی کە خۆیان لە ئاستی تاکە کەسی بێت ئێوە چاودێریتان کردوون تۆمار کراوە بەڵێ ویستم بابەتەکە ینی بە تەواتی بگەێنم ئێمە پارسال لەگەڵ دەستەی گەشت و گوزاری عراقی کۆبنەوەیمان کرد لە نێوان هەردوو دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ ڕێککەوتنێک واژوکرار بە پێی ڕێککەوتنەکە هەر گروپێکی گەشتیاری کە لە بازەکانەوە داخلی ناو هەرێمی کوردستانە بێ پێویستە ڕێبەرێکی کورد لەگەڵیان بێ بێگومان لە کاتی بوونیە ئەو ڕێبەرە ئێمە دەتوانین چەند ئامانجێکی جیاواز بپێچین لە پاڵ ڕێگریکردن لەو گەشتیارانە بۆ نەشێواندنی ژینگە و شوێنەوار ئێمە دەتوانین بەمەبەست بە ئامانج گەشتیاران ئاراستە بکەین بۆ شوێنەکان بۆ نمونە گەشتیاران تەنها بۆ ناو سروش دێن بەڵام لەگەڵ ئەوەدا ئێمە دەمانوێت بیان بین بۆ مۆنێمنتەکانی شەهیدان ئەنفال یادگەی نیشتیمانی لە بارزان مۆنەمنتی شەهیدان لە هەڵەبجە ئەمنە سوودەکە لە سلێمانی بێگومان چۆ گەشت و گوزار ڕووداوانەی بەسەر کرد زۆر سپاس کاک ئیبراهیم لەبەرەوەی حەزەکەم گفتوگۆکەمان گەرمە بەڵام کاتی بەرنامەکە زۆر کەمی ماوە کاک ئیبراهیم دوایین پرسیاریش لە جەنابە بکەم ئەو پرۆژە گەشتیاریانەی کە کراوە بە ئەزمموی خۆت بە شارەزایی خۆت پێت وایە کاریگەری لەسەر تێکدانی ژینگە هەبوو یاخودنا هەر پرۆژەیەک دەکرێت ئەگەر لەگەر دەستەی ژینگە بە هاوبەشی بکرێت یان برێن بە ئاگاداری وان بکرێت کەمترین زیانی دەبێت و ئەو شوێنانەی کە سروشتیشی زۆر جوانە دەتوانن بە قەرەبووکردنەوەی بۆ بکرێت و وا بکرێت ژینگە کاریگەری لەسەر نەبێت دەبێ ئێمە دڵنیا بین و دەبێت لەوەی ڕێپێ بدرێت کە پرۆژە بکرێت چونکە سروشتێکی ڕەخڕوت هەندێک جار بە تەنیا نابێتە هۆی سەرنجڕاکێشان دەبێتە هۆی سەرنجڕاکێشان بەڵام ئێمە هەرمە بەسمان ژمارەیەک نییە ئەگەر بمانەوێ ژمارەکە و کوالیتی خزمەتگوزاری و خزمەتکردنی گەشتیار بەرەو پێشەوە بین هەندێک شوێن هەیە بەڵێ دەبێت پرۆژەی بۆ بکرێت بەڵام لە هەمان کاتیشە هەندێک شوێن هەیە نابێت ڕێگای پێ بدرێت پرۆژەی تێدا بکرێت و پرۆژەشی کە پێدێ دەکرا گرنگە ڕاچاوی لایەنی ژینگەی بکرێت بۆ نمونە لە گوندێکە کە ڕێک پێدەدەی تۆ موتێلێک دروستکەی یا خانوویەک دروستکەی سەرپەرشتی بکرێت و ڕاچاوی بکرێت ئەوەی دروست دەکرێت لە هەڵقوڵاوی ژینگەی ئەو شوێنە بێت و هیچ کەرستە و بابەتێکی بیانی نێندێ لەوێ لە ماتریاڵی ئەو خاک و خۆڵە دروست کرێت ئەمە لەلایەک و لەلایەک ڕاچاوی باگراوندی مێژووی باگراوندی مێژوەکە بکرێت زۆر خۆشحاڵم کە ئێستاکە لە دەبەری باڵەکایەتی و پێمابی لە لای هەڵەبجەش هەندێک ئێستاکە ئەو خانوانەی دروست دەکرێن لە ناو باخچەکان لە شێوازی کللتوری ئەوێ زۆر سپاس کاک نادەڕۆستی ئەوەی ئەو ساڵ دڵم پێخۆش ئەوەی ئەو ساڵ زۆر دڵم پێخۆش بوو جگە لە بارانەکەی ئەو هەڵمەتە ژینگە پارەی زێبوو کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەژێر سەرپەرشی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی بەڕێوەچ و ئاراستەکرا من زۆر دڵم پێخۆش بوو بۆیە تەمەن نادەکەم هیوا دەکەم بەردەوام ئەو چاودێری هەردەوەی بەردەوام ئەو ژینگە پارێزی هەبێت بۆ هیواین ئینشەڵڵا ئەوە ئەرکی منداڵێکە هەتا ئەگاتە ئاستی سەرکردایەتیش کە بتوانین کوردستانمان بپارێزین چۆن ئەرکی پێشمەرگەیەک لە سەنگەرا وەستاوە بە خوێن و بەگیانی فیدایی ئەدات بۆ ئەم کوردستانە وەڵا ئەرکی ئێمەش هیچ کەمتر نییە لە پارێزگاریکردن لە
یەک چڵە گوڵ و درەختێکی ئەم کوردستانە زۆر سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون سپاسانەکەم کاک نادر دیارێکیشە بۆ من هێناوە پێم خۆش بۆ یەکسەر بمەیتێ هەڵبەت کتێبەکانی تۆ ئەمە بەرهەمێکی نوێ مە ئێستا لە چاپ دەرچوو هێشتا نەکەوتۆتە بازار بەڵام با بکەوتە ئەمە زۆر گرنگیمان بە هەموو ئەو بیرۆکانەدایە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی لە ماوەی ئەم 5 ساڵە ئیشی لەسەر کردووە بەڵام ڕاچاوی ئەوشمان کردووە کە لە چەند لایەنی دیکە کەم و کوڕیمان چیە بۆ ئەوەی لە ئایندە ئیشی لەسەر سپاس هەڵبەت بە ئێوە کوردستان بە گەورەترە بێ و کتێبخانەی کوردستانیش دەوڵەمەندترە بێ بەم نووسینانە ئەمە شەشەمین کتێبە لەسەر گەشت و گوزار دەستان خۆش بێ هەر دێڕێکی و هەر لاپەڕەیەکی هەڵبەت ئەبێتە ڕێبەرێک ئەبێتە ڕێنماییەک بۆ ئێمە و بۆ نەوەکانی ئایندە گەورەت کردین سوودیە بێ بێگومان ئینشاڵڵا کاک ئیبراهیمیش بەپێی ئەو ئاستە و ئەو کارانی کە هەیەە بتوانن لە ئایندەیە ئەمانە لە چەندین شێواز و بەرگی دیکایان لە هەر دێڕێکیا سوود ببینن هەر کەسێک بێتە کوردستانەوە ببینێت ئێمە لە هەموو ڕۆیەکەوە دەوڵەمەندین هەم لە سەرمایی مرۆییەوە هەم لە سەرمایی خواییەوە کە ژینگەیەکی باشمانێ زۆر سپاس بۆ ئێوە هەمیشە لە جەژن و خۆشیابن.